بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن ئینشاء الله تعالی. خۆشحاڵم کە بە خزمەتتان دەگەمەوە لە دەرسێکی دیکە لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی. خوای گەورە تەبارەک و تەعالە ئەو دەرسانە بخاتە تەرازووی حەسەناتمان ئینشاء الله تعالی، و ئەو مەجلیسەمان بکاتە مەجلیسی ذکر. گەیشتینە فەقەڕەیەکی تر دەفەرمێ: وأفعال العباد خلق الله وكسب من العباد ولم يكلفهم الله تعالى إلا ما يطيقون ولا يطيقون إلا ما كلفهم، وهو تفسير لا حول ولا قوة إلا بالله تعالى. نقول لا حيلة لأحد ولا حركة لأحد ولا تحول لأحد عن معصية الله إلا بمعونة الله، ولا قوة لأحد على إقامة طاعة الله والثبات عليها إلا بتوفيق الله. طبعا للشيخ طحاوي رحمة الله بهندك تفاصيل داوة بابي قدر ما نخوين للرابردودا، بەڵام هەندێک شتی خورد کردوتەوە بۆی کە زیاتر ئینسان هەڵوەستەی لەسەر بکاتن و ئینسان ئیستیفادەی زیاتری لێ بکاتن. دەفەرمێ: وأفعال العباد خلق الله. گوتمان خوای گەورە تەبارەک و تەعالە هەم ئینسانی خەڵق کرد و هەم ئەفعال و هەرچی کە مەخلوقە هەموو خەڵقی خوا خەڵقی کردوون. والله خلقكم وما تعملون. خوای گەورە ئێوەی خەڵق کردەوە و عەمەلی ئێوەشی خەڵق کردووە. برا بەڕێزەکانی خۆم، بابی قەدەر بابێکی زۆر هەستیارە و وردەکاری زۆری دەوێتن، و ئینسان لە بابی قەدەر زیاتر تەسلیم بوونی لەسەرە، تەسلیم بە خوای پەروەردگار بێت تەبارەک و تەعالە، و بزانێتن کە ئەهلی عیلم سەلەفی ئوممەت ڕەحمەتی خوایان لێبێت چۆن معاملە و هەڵسوکەوتیان کردو لە بابی قەدەر ئینسان ئاوە معاملە و هەڵسوکەوت بکاتن. لێرانەدا برا بەڕێزەکانی خۆم، خەڵق جیاوازە لەگەڵ جەبر. مانای ئەوە نییە خوای گەورە کە ئەفعالی ئینسانی خەڵق کردو ئینسانیشی ئیجبار کرده بێتن، زۆری لێ کرده بێتن بۆی کە ئەو ئیشەی بکاتن. زۆر لێک دوورن. خوای گەورە هەموو شتێکی خەڵق کردووە. والله خالق كل شيء. خوای گەورە خالقی هەموو شتێکیە بە ئەفعالی خەیر و شەڕیشەوە. بەڵام اختیاری داوەتە ئینسان بۆ هەڵبژاردنی کردەوەکانی خۆی. اختیاری داوەتە ئینسان بۆ هەڵبژاردنی کار و کردەوەکانی خۆی لە چاکە و لە خەرابە. ئینسان کامەی هەڵبژار بە اختیاری خۆیەتی، بە اختیاری خۆیەتی. ئەگەر چاکەی هەڵبژار بە تەوفیقی خوایە تەبارەک و تەعالە و فەزلی خوایە تەبارەک و تەعالە. خراپەشی هەڵبژار ئەگەر خوای گەورە تەبارەک و تەعالە تەوفیق لەلایەوە نەبێ، هێز و قووەت لەلایەوە نەبێتن، ئینسان ناتوانێت هیچ شتێک بکاتن. خۆ خوای گەورە تەبارەک و تەعالە دەیتوانی و دەتوانێت کە ئینسان بیەوێتن خراپەیەک بکاتن، ڕاست بەربەستێکی بۆ دروستکە و نەتوانێت و خراپەی بکاتن. بەڵام ئەو کاتەی مانای ئیمتیحان دەبینیتن، ها نامینی مانە ئیمتیحان و ئیبتیلا. ئیمتیحان و ئیبتیلا ئەوەیە تۆ یعنی چاکە هەیە و خراپە هەیە بە ئارەزووی خۆ، بەبێ ئەوەی کە هیچ بەربەستێک هەبێ، بەبێ هیچ فشارێک هەبێ، چاکەکەی بکەی و خراپەکەش بکەی. بەڵام خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وەکو لە دەرسەکانی ڕابردووش باسمان کرد، پێغەمبەری ناردوون عەلەیهیمو السەڵات وەسسەلام بۆی کە ڕێی چاک و ڕێی خراپمان پیشان بدەن و پێشمان بڵێن پاداشتی چاکەکاران چۆنە لای خوا و سزای خراپەکاران چۆنە ئەگەر کابرا ئیماندار بێ و خراپەکار بێ گەر خوا عەفوی نەکاتن. بەڵام ئەگەر هەر ئیمان نەینیتن، هەر کافر و بێ باوەڕ بێ، ئەوە پێیان ڕاگەیاندوین کە بە هەمیشەی و ئەبەدی لە ناو ئاگری دۆزەخدا دەمێننەوە.
لەبەرەو برا بە ڕێزەکانی خۆمەوەی بابەتانی کە خۆت کردوونەوە جەدەلێک بوو لە سەردە میوان بە تایبەتی لە فڕەقی ضال کە پەیدا بوو لە مرجی ئەو لەوانە ئیوا هەبوو کە قەناعەتی وابوو کردەوەی ئینسان خۆی خالقی کردەوەی خۆیەتی، خۆی خالقی کردەوەی خۆیەتی. لەبەر هەندێک لەوانەیە سات و کە دەڵێ باش ئەو سەردەمەی ئێمە ئەو بۆ هەندە دووبارە کراونەوە ئەوە هەمووی کێشە و مشتومڕی لەسەر بۆ چارەسەرکردنی کۆمەڵە کێشە و مشتومڕێکیان پێ کردووە زانایان ڕەحمەتی خۆیان لەسەر بێتن. ئەو جا کە دەفەرمێ ئەفعالی ئینسان خەڵقی خۆیان خوا خەڵقی کردوون بەڵام کەسبون منە العیباد، کەسبی ئێمەیە، ئەمە دەیکەین کردەوەکان، ئەمە هەڵیان دەبژێرین و لەسەر ئێمە حیسابن. دەفەرمێ وەلەم یوکەلیفهم الله تعالى إلا ما يطيقون، یعنی خوای گەورە تەبارەک و تەعالە تەکلیفی شتێکی لێ نەکردوین کە لە تواناماندانە بێتن. ئەوە زۆر گرنگە ئینسان هەستی پێ بکات. یعنی تەماشەکە ئەسڵی نوێژ چەند نوێژ بوون؟ یعنی لە فەرموودە سەحیحەکانی پێغەمبەر داعەتوە عەلەیهی سەڵات کە 50 نوێژ بوو لە ئەسڵدا. عەفوەن ئەو 50 نوێژە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام داوای گەڕاوە، داوای تەخفیفی لە خوای پەروەردگار کرد لەسەر مەشوەڕەت و لەسەر قسەی موسا عەلەیهی سەڵات وسەلام کە موسا پێی فەرمووی ئەمن بە حکمی ئەوەی کە تەجروبەیەکی دوور و بەردرێژم لەگەڵ بەنی ئیسرائیل هەیە و لەبەرەوەی ئومەتی تۆش دوایین ئومەتە و ئەو تەشریعاتەش دوایین تەشریعاتە، ئەو ئومەتەی تۆ تااقەتی ئەویان نییە کە 50 نوێژ بکەن لە شەو و ڕۆژێکدا، بڕۆ داوای تەخفیف لە خوای خۆت بکە. حتا موسا عەلەیهی سەڵات وسەلام 5 پێ زۆر بوون، 5 پێ زۆر بوون. پێغەمبەر عەلەیهی فەرمووی وەڵڵاهی شەرم دەکەم هەندە گەڕاومەوە داوای تەخفیفم لێ کردووە. لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم ئەو فەرائیضانەی کە خوا فەرزی کردوون بە تایبەتی عیباداتی بەدەنی یعنی شتێکی واجب نەکردووە کە لە توانای ئێمەدا نەبێتن، شتێکی واجب نەکردووە کە لە توانای ئێمەدا نەبێتن. کەس نییە بڵێ وەڵا هەر کاتێکیش ئاگاتەنە و خاڵە گرینگە، هەر کاتێکی توانای ئینسان بالفعل ئەو عیبادەت و خواپەرستە لەگەڵ توانای ئەو ئینسانەی تێک بگیرێتن، ئەو عیبادەتەی بۆ تەخفیف دەکرێتن، ئەو عیبادەتەی بۆ تەخفیف دەکرێتن. جا لە نەکردنەوە هەتا تەخفیفی هەندێک حەرەکات و سەکەنات کە گوتم بەس نوێژ نەکردنی نییە، نوێژ تەخفیفاتی زۆری تێدایە، ڕوکنەکانی تەخفیفاتی تێدا دەکرێتن، بەڵام لە واجبەکەی تەخفیف تێدا ناکری بڵێ هە نابێ نایکەم ئی نەخۆشم دەست و نوێژم پێ هەڵ ناگیرێ، چرکە میزم هەیە، قالبم بە میزە، قالبم پیسە، خۆم پێ خاوێن ناکرێتەوە، هیچ عوزر نین ئەوانە. قیبلەی پێ نازانم، هیچ عوزر نین، هەر چۆنێکی بێ نوێژەکەی خۆت بکە. بەڵام لە عیباداتی دیکە لە حەجە، لە زەکاتە، لە ڕۆژوە تەخفیفات دەکرێت هەتا هەڵگرتنەکەی، هەتا نەکردنەکەی، هەر یەکەو بە گوێرەی ئەوەی خۆی. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم ئەو کەسەی کە دەڵێ ناتوانم ئەوە بچوو گوتی فێڵ لە خۆی دەکاتن و پەشیمانیش دەبیتەوە. لەبەرەوەش تەماشەکەن برا بە ڕێزەکانی خۆم ئەوانەی کە بێ باوەڕن، ئەوانەی کە مقەسیرن کە دەمرن یەکەم شت داوای گەڕانەوە دەکەن. قال رب ارجعوني لۆچێ لۆی کە خوا حافیزی لە ماڵ و منداڵی خۆی بکە، لەبەر بێتەوە غەریبی خێزانێک کردووە بۆی بێتن پارێک کۆکاتەوە پارێ لەکەن خەڵکیە، بۆی بێتم بچێتەوە ناو باخ و باخات و قەسر و قسووری خۆی ناوەڵڵە. قال رب ارجعوني لعلي أعمل صالحا فيما تركت، لعلي عفوا أعمل صالحا فيما تركت، بۆی کە
کردەوەیەکی چاک ئەنجام بدەم کە نەم کردووە کاتی خۆی فيما ترك کردەوەی چاکەکە لە پێشە خۆم بوو هیچ بربەست و مانعێک نەبوو کە ئەنجامی دەم بەڵام ئێستا کە واقعەکەی بە چاوی خۆ بینی کە دەزانی چ باسە ئێستا تەمەنای گەڕانەوە دەکات بۆی کە ئەو کردەوە چاکەی بکات نە تەمەنای ئەوە دەکات خێزانی ببینیتەوە نە ماڵ و منداڵی ببینیتەوە نە بێتن سەرۆت و سامان و نەعیم و خۆشیەکانی دنیا مەلەذاتی دنیا جارێکی دیکە ئیستیفادەی لێ بکات و جارێکی دیکە ئەو مەلەذانە تێیدا هەڵگێڕ و وەرجێری تێدا بکاتن ناوەڵڵا لعلی ئەعمل صالحا فيما تركت ئەو کردەوە چاکەی کە نەم کرد بۆی کە بیکەم کەواتە مادام ئێمە تا ئێستا لە ژیاندا بە ئەو کردەوە چاکانە بکەین ئەو جا دەفەرمێ ولا يطيقون إلا ما كلفهم طبعا أو إشكالي لسرع علماء دفرمون رحمتي خوان لبي أو فقري آخيري وانية چونك ولا يطيقون إلا ما كلفهم وانية يعني أويك بس خوا تبارك وتعالى سري واجب كدو هيس طاقة وانية يعني كبلي خواي قورة تبارك وتعالى ولله المثل الأعلى إنسان كو دلي باربرێک بار دەکەی دەڵێ ئەوە تەنونیوێکی دەباتن هەر تەنونیوەکەی لێ دابی دەڵێ کاکە 2 کیلۆی دیکەی لێ دەی کابرا پەچی دەکەویت نا ئینسان خوای گەورە تەبارەک وتەعالە تەواوی تەکلیفەکەی لەسەر شانی ئینسان دانە نایە بڵێ هەر ئەوەندە تەکلیف هەر ئەوەندە تاقە و توانایی هەیە هیچ تاقە و توانای خوای گەورە تەبارەک وتەعالە بەڕەحم و بەبەزەیی بەرامبەر بە عەبد و بەندەکانی خۆی مانگێکی ڕەمەزانی لەسەر داناوین باشە نتوانین 2 مانگان بە ڕۆژ بین بەرێ وەڵڵا ئیوایە 6 مانگان بە ڕۆژی دەبێت بەڵام ئەتو حاڵەتی عام وەربگرە کابرا بتوانی مانگێکی بە ڕۆژێ 2 مانگانیش بە ڕۆژ دەبێتن ئەو جا زەکات ئەو نیسابەی کە دایناوە کابرا ناتوانانی زیاتری بدا بەرێ وەڵا دەوڵەمە دەتوانی زیاتریش بداتن حەج لە ژیانی ئینسانیدا جارێکی فەرزە کابرا ناتوانێت کە جارێکی حەجێ بکات و 3 جاران دیکە و گەڵێ کاکە 5 جاران فەرزە لەسەرت با کەواتە ئەو تااقەت و توانایی کە دەفەرمی ولا يطيقون إلا ما كلفهم لە شوێنی خۆی نییە شەیخی تەحاوی ڕەحمەتی خوای لێبێ علەما ڕەدیان داوەتەوە دەفەرمون تاقە و وسعی ئینسان زۆر لەوەی گەورەترە زۆر لەوەی بەتواناترە خوای گەورە هەموو تەکلیفێکی بڵێ ئاخر باری قورس نەکردووە عیبادات و خواپەرستێکی تەخفیفی لەسەر ئینسان داناوە بۆی کە ئینسان بەرەو خوا بچێتن ئینسان لە خوا نزیک بیتەوە و دەفەرمێ ئەو بابەتەی سەرەوە کە باسمان کرد دەفەرمێ تەفسیری لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله لەبەر هەندێش برا بەڕێزەکانی خۆم ئەگە دیقەت بدەن لە وەڵامدانەوەی بانجی سنەتە کە دەڵێ حي على الصلاة حي على الفلاح چ بڵێ لا حول ولا قوة إلا بالله يعني چییە يعني خوایە هیچ هێز و قووەت و دەسەڵاتێک نین ئەمن موفق بکەن ئەمن قالب سووک بکەن ئەمن وەچی گۆتی هیدایەت بدەن ئەمن وا لێ بکەن کە بگەمە مزگەوت و وەڵامی ئەو پەیامەی تۆ دەنەوە تۆ نەبی خوا هیچ هێز و قووەتێک نین ئەمن وا لێ بکەن کە ڕێم بۆ سەهل بکاتن بۆی تاعات و عیبادەت بکەم هیچ هێز و قووەتێک نین بەرگری لە من بکات و ئەمن بپارێزی لەوەی کە خراپەی نەکەم ئەتوو نەبیتن لە بۆ چاکە و لە بۆ خراپە ئینسان دەبێت تەجەڕوت کە هەموو شتێکی پاڵداتە لای خوای پەروەردگار تەبارەک وتەعالە لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە کەنزێک لە کەنزەکانی بەهەشتی وەسف کردووە لا حول ولا قوة إلا بالله ئینسان ئەو پەڕی تەوەکولە لەسەر خوا ئەو پەڕی ئیعتیمادکردنە لەسەر خوا و جێڕانەوەی هەموو هێز و قووەت و دەسەڵاتەکانە بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دائیمەن ئینسان خۆشەویستانی خۆم ئەگەر تەماشای خۆی کرد خۆی پێ زەعیف و خۆی پێ ئەوە بوو و تەماشای کرد کە ئەو بەهرە و ئەو شتانە و ئەو هێز و قووەت و دەسەڵاتەی کە خوای گەورە پێی داوە لە دنیا هەیەتی بیجێڕیتەوە بۆ خوا خوای گەورە بەرەکەتی زیاتریشی بۆ تێدەخاتن بەڵام ئەگە وەکو قاڕوونی خوا نەخواستا بڵێ ئوتیتوه من عندی ئەوەی خۆمە و شان و شەوکەتی خۆمە و خوێندنی خۆمە و دەرەج شەهادەی خۆمە و تیجارەتی خۆمە و خۆمان ماندوو کردو لە ماڵی دانیشتبامە خوا دەیدامێ بەڵام ئەوش بڵێ زۆری شەنە لە ماڵێ دانەنیشتوون لە توش ماندی تورن بەڵام هەتا سەر تەوقی سەری تێدا غەرق بوون و ئیفلاسیان کردو و داریان بەسەر بەردیوە نەماوە تەوفیقیان نەبووە لەلایەن خواوە خوای گەورە تۆی موفق کردووی تەوفیقی پێداوی کەواتە دەبێت ئینسان برا بەڕێزەکانی خۆم هەموو شتێکی بجێڕیتەوە لای خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەو داوە
دفرمي لا حيلة لأحد ولا حركة لأحد ولا تحول هتا آخيري هموي تفسيري أولى حول ولا قوة إلا بالله خواهي قورة تبارك وتعالى إيمان من سلامتك أو زال فقريدي كذا فرمي وكل شيء يجري بمشيئة الله تعالى وعلمه وقضائه وقدره أو شهر تفصيلي باب قدره دفرمي هرشيك رود ذاتا بمشيئة خواهي پروردگاره تبارك وتعالى لخرابه ولتساكه بلام دائما آقاتان ليبيتن مشيئتي خواهي پروردگار لقل خوشويستي خواهي پروردگار لتساكه ولا فضائل لو اشتباشانه تيقدكنوا خواهي قول أمري بتساكي كردوه ووعدي پاداش داوه لسري وببي مشيئتي خواهي پروردگار تساكت بينا كريتن مشيئت يعني إرادي خواهي پروردگار يعني خواهي إرادي لسر نبيت وناتواني نوجه بكي ناتواني بروجو بي ناتواني حزي بكي بربس يكد بو دروستكا بلام خواهي پروردگار بي خوش أو عبادتان بكي بس إجباري شت ناكاتن آقاتان ليبي هر كاتيچي إجبار هبو پاداش و سزا هل دجيريتن هر كاتيچي زوري هبو پاداش نامينيتن لبرو كابرايچي مسلمان نية أتو ديني تفنجي لسسري رادة قريب بلي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله تكشم كابرا لترسي خبلا أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله أجر هنا وضلي نبي خول الروي شرعية أجر شاتماني هنا أتو نابي بلي ولا ضلي شق كيدا خور برا خويني حرام دبيرتو برام بالفعل شاتماني بحقي هنا وكخواي پروردگار مطلبيتي يان لترساني هنا أو جا كابراك مثلا ناموسون لترسي خلش مثلا نوش بكاتن يان كابراك دبيني تنبسيتن لشوينيتشيا بلكا كدت كوجينة مشروبين خويوا لترسي كدا يكوجين بالفعل دا يكوجين مشروبي دخواتوا لو حالتانا دا فاداش سزانا مينيتن أو جبرا برزكاني خم أو بابت وزيتشي دي كيدويتن كاتا كشمان كما ودفرمي وكل شيء يجري بمشيئة الله تعالى وعلمه وقضائه وقدره أو هم يبيوست با قضاء وقدري خواهي پروردگار تبارك وتعالى هرچي لو دنيا رود دا پيوست با علمي خواهي پروردگار تبارك وتعالى كخواهي قور پيشوي كونو كائنات دروس كا علمي پيه هبوا ودزاني أو مخلوقاتك دروس دكات سدكن وبروچين دريدتسن چندي إيمان ديني چندي إيمان ناينيتن چندي چاكا كارا چندي خرابا كارا ولا خرابش دا برابر رزكاني خوم خوشويستي خواهي پروردگار محبتي خواهي پروردگار لقل خرابكي ليك زيادة بنوا خواهي قور الشر خلق كردوا خرابي خلق كردوا بلام رقي ليتي خوشي ناويتن وبيشي راقيان دوين اوي كبو ريدا بروا اگر عفوي نكم سزاي ددم بلام تاوانا كان سزاكاني بو الريس كردون رقي ليتي خوشي ناوي سزا ددا كواتا تبودتسي مثلا بلا باخوا خلقي نكردو باخوا خلقي كردو بس نهي لي كردو خلقي كردو بو امتحان وابتلاء بو تاقي كرنوا زاگر خرابه نبا تاقي كرنوا تسمعنا يدبو هيج هر تاكا بو صدق هر تاكا تذكر قطريك مشروب لسر عرزي نبايا هر شربت تخوار دوا حنري نبو كابرا ولا مشروبي ناخومو حنري او يعني فري ذاكره لو دكانانا وشي بياوان نيخوي لترسي خواي قورا لبر زمان دي خواي پروردگار تبارك وتعالى خواي قورا عاقبة خير من بكاتو سربرزي دنيا وقيامت من بكاتو وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم